هەرێمی کوردستان ساڵێکی پڕ لە کێشە و قەیرانی بەڕێکرد لەگەڵەوەشدا بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی سلێمانی لەم ساڵدا ژمارەی دەستگیرکراوان و سزادراوەکان ڕووی لە زیادبوون کردووە. لە ساڵی 2015دا 1290 کەس بە هۆکاری جیاجیا دەستگیر کراون و سزادراون. لەو ڕێژەیە 163 کەسیان بەهۆی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە دەستگیر کراون و 60 کەسی دیکەشیان بە مادەی تیرۆر سزادراون. لە کاتێکدا ساڵی ڕابردوو تەنها 14 کەس بە مادەی تیرۆر دەستگیر کرابوون. لە ئامارەکە ڕێژەی قەتڵ زۆرە، ڕێژەی مادەی هۆشبەر زۆر زیادی کردووە لەگەڵ مادەی تیرۆرە، چکە ساڵی ڕابردوو 14 سزادرامان هەبوو، ئەم ساڵ 6 سزادرا بە مادەی تیرۆر سزادراون. هەر لە ئامارەکانی چاکسازی گەورانی سلێمانی داهاتووە لە ساڵی 2015دا 1293 کەس سزاکانیان تەواو کرد و ئازاد کراون. هەروەها 885 کەس بەهۆی نەخۆشکەوتنەوە براونەتە نەخۆشخانەکانی سلێمانی و 322 کەسیش مۆڵەتی کاتیان وەرگرتووە کە 2 کەسیان نەگەڕاونەتەوە و هەڵهاتوون. 506 سزادرا و جارێکتر دۆسیەی دواخرایان هەبوو لە دادگاکانی هەرێمی کوردستان و حالەی دادگاکان کراونەتەوە. هەر لەم ساڵی ڕابردووە 322 سزادرا و مۆڵەتی یاساییان وەرگرتووە، لەو ڕێژێش 2 سزادراویان نەگەڕاونەتەوە و هەڵهاتوون کە ئێستا هەمدی جارێکتر دۆسییان بۆ کراونەتەوە و ڕوبەڕووی دادگا کراونەتەوە بە غیابی. سەبارەت بە ڕەوشی مافەکانی مرۆڤ و بارودۆخی زیندانیان، سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەڵێت ڕەوشی زیندانەکان خراپە و تا ئێستا ژەندێک لە زیندانەکان لێدان و ئەشکەنجەدان بەکاردێنرێت. بەرنامەی چاکسازی تایە لە ئاستێکی زۆر لاواز و خراپایە، بەداخەوە خەڵکێک لەوێ فێری مادەی هۆشبەری تر، فێری حەب خواردن، فێری جۆری تری تاوانە بێ و هەندێک جاریش کاتێک کە سەرپێچی دەکەن زیندانیەکان تووشی لێدان و ئەشکەنجەدانە بن. لە قۆناغەکانی گرتن و لێکۆڵینەوە پێشێلکاری مافی مرۆڤ لە هەبوونی ئەشکەنجەدان کە دیارترین جۆری پێشێلکاریە تۆمارە تا ئێستا. با بڕای بەشێک لە یاساناسان زیادبوونی ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی دەگەڕێتەوە بۆ خراپی باری ئابووری کۆمەلگا و لاوازی ئاسایشی نیشتیمانی. زیانگەیاندن بە کەسانی چواردەور و کۆمەلگا، سزادان و زیندانیکردنی لێ دەکەوێتەوە. بەردەوام بەڕێوەبەرانی چاکسازیەکانی هەرێمی کوردستان باز لە باشبوونی ڕەوشی مافی مرۆڤ دەکەن لە نێو زیندانەکاندا، بەڵام ڕێکخراوە نێودەوڵەتی و جیهانیەکان ڕایەکی جیاوازیان هەیە و بەردەوام هۆشداری دەدەن لە خراپبوونی ڕەوشی مافی مرۆڤ لە نێو زیندانەکانی هەرێمی کوردستاندا. بژاردە باغی ئێنارتی سلێمانی.